میوانێکم لەگەڵایە دکتۆر ئیحسان ئەلشەمەری سەرۆکی سنتەری فکری سیاسی لە عێراق. دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لەو کاتەی کە ئەم ناوچەیە بە ئاڵنگاری و کێشە و گرفتێکی زۆرات هەیەپەڕێ، باسی ناوچەکە بە گشتیەکەم، ئەم سەردانەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا تا چ ڕادەیە گرنگە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. بێگومان ئەم سەردانەی بەڕێز سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا لە کاتێکدایە کە ناوچەکە بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێت. بەڕاستی کاتی سەردانەکە زۆر هەستیار و گرنگ بوو. بەلای منەوە ئەو سەردانەی کە سەرۆک وەزیران بۆ ئەمریکا لە کاتێکدایە کە گۆڕانکاری گەورە لە ناوچەکە بەڕێوەیە، هەروەها ترەمپ گەڕاوەتەوە کۆشکی سپی و سیاسەتەکانی خۆی جارێکی دیکە داڕشتووەتەوە. هەروەها دانوستانەکانی ئێران و ئەمریکا بەردەوامیان هەیە، واتە بە کۆی گشتی لە هەر لایەنێکەوە سەیری بکەین ئەم سەردانە سەردانێکی گرنگ و هەستیارە، چونکە سروشتی ناوچەکە هەستیارە، یاخود سروشتی دۆناڵد ترەمپ بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسەکان سروشتێکی تەواو هەستیار و جیاوازە. لەلایەکی دیکەیشەوە ئەم سەردانەی بەڕێز سەرۆک وەزیران بۆ ئەمریکا هێمای هەبوونی هاوبەشیەکی گرنگە لە کاتێکدا ئێمە دەبینین کە ئەمریکا هاوبەشی گرنگی هەیە لەگەڵ قەتەر و سعودیە و ئیمارات و وڵاتانی ناوچەکە. دەبین کوردستانیش لێکێکە لەو وڵاتانەی کە ئێستا هاوبەشی کردووە. هەرێمی کوردستان هاوبەشی قوڵ و گرنگی لەگەڵ ئەمریکا واژۆ کردووە. بۆیە بەلای منەوە بەشێکە ئەم سەردانەی بەڕێز سەرۆک وەزیران بەشێکە لە سیاسەتی زیرەکانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدەستهێنانی ئامانجی زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان و هەرێمەکە. بێگومان ئەم سەردانە پێودانگ و سەرچاوی هێزە بۆ هەرێمی کوردستان. لەلایەکی دیگەشەوە دەبینین کە ڕۆبیۆ دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک وەزیران مەسرور بارزانی ئاماژە بۆ بەهێزی هەرێمی کوردستان دەکات. دەڵێت هەرێمی کوردستان بەهێزە، گرنگە، هەستیارە، بەشێکە لە عێراق. ئەمەشمانە وایە کە ئەمریکا زۆر ئەرێنی و زۆر پۆزتیڤانە لە ڕۆڵی هەرێمی کوردستان دەنوێنێت. لەسەر قسەکانی مارکۆ ڕۆبیۆ ئەگەر پێم بڵیت پەیامی پشت قسەکانی مارکۆ ڕۆبیۆ چییە کە ئەڵێت هەرێمی کوردستان ئەمانەوێ هەرێمی کوردستان بە بەهێزی و خۆڕاگری لە ناوچەکە دەمێنێت؟ بڵێ ئەمە زۆر گرنگە، بە تایبەتی لەو کاتەی کە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر پەیوەندی دیپلۆماسی باڵای هەیە لەگەڵ ئەمریکا، لەگەڵ فەڕەنسا، لەگەڵ وڵاتانی ناوچەکە، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئوردن، لەگەڵ وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی گشتی. واتە هەرێمی کوردستان تەنانەت لەگەڵ ئێرانیش پەیوەندی بەهێزە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان کە پەیوەندێکی فراوانی دیپلۆماسی هەیە. لەلایەکی دیکەیشەوە ئەمریکا هەست بۆ دەکات کە هەرێمی کوردستان دەژێر فشاردا لەلایەن بەغدادەوە. هەر بۆیە واشنگتن لە ڕێگەی ئەم پەیامەوە دەیەوێت هەولێر بەهێز نیشان بدات، هەولێر بپارێزێت لەو گوشارانەی کە دەخرێنە سەری لەلایەن ناوەندەوە. لەلایەکی دیکەوە قسەکانی ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئامۆژەیەکی ڕوون و پەیامێکی ڕوونیش بوون بۆ بەغداد و لایەنە سیاسیەکانی عێراق بەوەی کە هەولێر تەنیا نییە، خاوەنی پشتیوانیەکی فراوانە کە ئەمریکایە، واتە ئەمریکا و هەرێمی کوردستان هاوبەشی بەهێزیانەیە. زۆر باش. لە کاتی سەردانەکەیدا بۆ واشنگتن سەرۆک وەزیران مەسرور بارزانی دوو ڕێکەوتنی لە بواری وزەدا ئەنجامدا، بە تایبەتی لە گازی سروشتی. ئەمە بە جۆرە لە جۆرەکان با بڵین بەرپەرشدانەوەی بۆ دروست بوو، بە تایبەتی لەلایەن هەندێک لایەنی عێراقیەوە. پێتان وانییە ئەگەر تەماشای بکەین لەسەر ئەرزی واقع ئەم ڕێکەوتنانە گرنگن هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراقیش. ئەوە بەرەوەرزی هاوینە ڕۆین کارەبا کەم بووەتەوە لە سەرانسەری عێراقا، گرێبەستەکانی لە بواری گازی سروشتی لەگەڵ ئێرانیشە کێشەی تێکەوتووە. بۆچی ئەکرێت بەم شێوازە بیانەوێ بربەست بۆ ئەم ڕێکەوتنانە دروستکەنیان ناڕازی بن؟
بەڵێ ئەو ڕێکەوتنانە ڕێکەوتنی مێژووین بەلای هەرێمی کوردستان و تەنانەت بەلای کۆمپانیا ئەمریکیەکانیشەوە نزیکەی 110 ملیار دلار وەبەرهێنان کراوە ئەمەش ڕێکەوتێکی تەواو مێژوویە هەروەها دەبێتە هۆکاری ئەوەی هەرێمی کوردستان بچێتە ئاستی دەوڵەتەکانەوە لە ڕوانگەی بەرهەمهێنانی غاز و بەرهەمهێنانی وزەوە ئەمە شتێکی زۆر زۆر باش و شایانی دەستخۆشیە ئەم ڕێکەوتنە بەشێکە لە دیدگەی سەرۆگۆزیان بۆ پەرەپێدانی هەرێمی کوردستان بێگومان ئەم ڕێکەوتنە کاریگەریشی دەبێت لەسەر کەمکردنەوەی ئەو قەیرانە کارەبایی ڕووی لە عێراق کردووە چونکە ئەو دوو کێڵگەیە کە ڕێکەوتنیان لەسەر کراوە دەتوان غاز بەرهەم بێن بەڵام کێشەکە ئەوەیە بەغداد واتە بەلای منەوە بەغداد تەنانەت بربەست دروست دەکات بۆ ئەو ڕێکەوتنانی هەرێمی کوردستان ئەنجامی داوە بۆ نمونە وەزارەتی نەوت دەڵێت ئەمە پێچەوانەی دەستورە لەلایەکی دیکەیشەوە دەستور خۆی ڕێگەی بە هەرێمی کوردستان داوەکەوە بەرهێنان لەو کێڵگانە بکە کە لە دوای 2023ەوە دۆزراونەتەوە واتە خۆی دەتوانێت مامەڵەیان لەگەڵدا بکات من پێم وایە کە حکوومەتی عێراق بەو هەڵوێستانەی دەبێتە هۆکارێک بۆ ڕێگریکردنەوە بەرهێنانی غاز و ڕزگاربوون لەو قەیرانەی کە ڕەنگە ڕوبەڕووی بێتەوە لەسەر ئاستی کارەبا و دابینکردنی کارەبا بۆ هاوڵاتیان پێم وایە یەکێک لە هۆکاری هەڵوێستی بەغدا ئێرانە ئێران نایەوێت و بەرهێناندا هەرێمی کوردستان کات و هەرێمەکە ببێتە ناوچەیەکی و بەرهێنەر لە بواری غازدا ئەمەش مانای چی؟ مانای وایە کە ئێران ڕۆڵی خۆی لە دەست دەدات بەشی خۆی لە دەست دەدات لە دەستگرتن بەسەر پارەی عێراقدا هەربووی ئەگەر هەرێمی کوردستان ببێتە خاوەنی غاز ئێران لاواز دەبێت و پارێکی وای دەست ناکەوێت کە جاران دەستی دەکەوت هەربووی ئەندوو فاکتەرەی کە باسم کرد هەم بەغداد و هەم ئێرانیش ڕەخنە ناگرن واتە ڕەخنەیەکی لۆژیکی و تەکنیکی جوان ناگرن بەڵکو تەنها بربەست دروست دەکەن چونکە دەزانن ڕێکەوتنەکە مێژوویە ڕێکەوتنەکە دەبێت هۆکاری بەهێزبوونی پێگەی عێراق ئەو ڕقنانە یاخود ئەو بربەستانی دەیک دروستیان کردووە بەلای منەوە هونەری نییە زانستی نییە بەڵکو سیاسیە هەرێمی کوردستان ئێستا تەنانەت لەناو خودی حکوومەتەکەی بەڕێ سوودانیشدا گوشاری خراوەتە سەر میلیشیاکان گوشاری دەخنە سەر حکوومەتی ناوەندی بە شێوەیەکی بەتایبەتی ئەو کەسانی کە توندڕەوانە بیر دەکەنەوە گوشار لە هەرێمی کوردستان دروست دەکەن بیرمان نەچێت تەنانەت بردومانی کێڵگە غازیشیان لە هەرێمی کوردستان کرد ئەمە مانای چی مانای وایە نانی هەرێمی کوردستان پێشکەوێت زۆر باش بەڕێستان سەرۆکی سنتەرێکی فکری و سیاسین لە عێراقا پێت وایە عێراق ئەتوانێت ڕێگری لەم ڕێکەوتنانە بکات کە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان ئەنجامەدرێن و بەرپرسانی ئەمریکاش پشتیوانی لە ئەنجامدانی ڕێکەوتنەکە کەن و نەیان شاردوێتەوە کەوان پشتیوانی لەم ڕێکەوتنانە بەڵێ بەغداد لە ڕێگەی دەستورەوە ناتوانێت بربەست بۆم ڕێکەوتانە دروست بکات چونکە دەستور تەواو سەڵاحیات و مافی بە هەرێمی کوردستان داوە بۆ ئەوەی کە ئەو ئیدارە و ئەو کێڵگە نەوتانە خۆی بەڕێوەی بادکە لە ساڵی 2023ەوە دۆزراونەتەوە واتە کێڵگەکانی دیکە ئیدارەی هاوبەش و پێکەوەییان هەیە بەڵام ئەم دوو کێڵگەیە تاو لە ژێردەستی هەرێمی کوردستاندان و لە دوای 2023ەوە پەرەیان پێوە دراوە پێم وایە بەغداد ناتوانێت لە ڕێگەی سیاسیشەوە بربەست بۆ ئەم گرێبەستانە دروست بکات چونکە بەغداد خۆی پێویستی بە پەیوەندیە لەگەڵ ئیدارەی ترامپ واتە تۆ ئەگەر ئەم بربەستانە بربەست بۆ ئەم گرێبەستانە دروست بکەی ڕەنگە کێشەت بۆ دروست بێ لەگەڵ ئیداری ترامپە بەغداد خۆی ئێستا لە قەیرانی ئەوەدایە کە ئیداری ترامپ بە شێوەیەکی گونجاو وەڵامی ناداتەوە ئاوڕێیان لێ ناداتەوە بۆیە ئەمە کێشەکە زیاتر قوڵ دەکاتەوە لەلایەکی دیکەشەوە ئەمریکا کوشاری لەسەر عێراقە بۆ ئەوەی کە هاوردەی غازی ئێرانی ڕابگرێت واتە وەبەرهێنان لەم دوو کێڵگەی و ئەم دوو ڕێکەوتنەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی دەستی ئێرانیش کەم دەکاتەوە هەژمونی ئێران لە ڕواگەی غاز و زەوە کەم دەکاتەوە لە بەرژەوەندی عێراقیشە واتە
هیچ گومانی تیان نییە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی هەرێمە لە بەرژەوەندی عراقیشە پێم وایە کە عراق ناتوانێت بە شێوەیەکی فراوان بەربەستی بۆ دروست کرد پێویستە ئێمە وریای خاڵێکی دیکەش بین ڕەنگە هێزە سیاسیەکانی بەغداد یاخود گروپە چەکدارەکان ئەم بابەتە بەکار بهێنن بۆ بانگەشەی هەڵبژاردن ڕەنگە گرێبەستەکانی هەرێمی کوردستان بکەنە چەترێک بۆ ئەوی بانگەشەی پێوە بکەن لە هەڵبژاردننی داهاتوو خەڵکی خۆیانی دش هەرێمی کوردستان هان بن باشە هەر باشە ئەوشیان بەدەستەوە بێ بۆ هەڵبژاردننی داهاتوو خراپ نییە دکتۆر قەچەکە بە هەنێ دەنگ بێنن لەم هەڵبژاردنەشە دکتۆر ئیحسان ئەلشەمەری سەرۆکی سنتەری فکری سیاسی لە عێراق زۆر سپاس بۆ بەڕێستە